ئەحداسەکان پەروەردەبوونی عسکەریانە، پەروەردەبوونی سیاسیانە، پەروەردەبوونی کۆمەڵایەتیانە، پەروەردەبوونی ئەخلاقیانە. تۆ لە چیرۆکی بەدرە لە سەرەتای سوورەتی ئەنفالە هەست پێەکەی کاکە تۆ متەفەرغی بۆ ئەم دینە، مجاهیدی، یعنی چی تۆ ڕێ مەشغوڵی بە غەنائیمەوە، شەڕەپاڵتە لەسەرەوە ئەمە بەر من یا بەر ئەوکەوێ. تۆ خۆت بەخوا فرۆشتۆ ئیبتیداءەن سەرەتا نیەتت پاکردەوە بووی بە مجاهید و ڕۆیشتی، ئیترە مەتاعی دنیاە چییە؟ ئەمە ئوحودە. باسەکانی ئوحود ئەم جارە کە لە ئالی عیمرانایە ئەبینین باز لە شکستێکی نەفسیە کاکە تۆ کاکە چۆنە بێت تۆش بۆ غەنائیم دابەزی و ئەمرە بشکێنی. دوای ئەم شکستەی بەسەرتانە هات 70 کەستان لێ شەهید. تلك الأيام نداولها بين الناس. إخوان حفتا كسليو كشرا أي لبدري بيشوش غزاي بيشو حفتا لو أنجنا كشرا كوابو توازنات يمكن بلا ما بيعوا أخذ بالأسباب لقل تو كل راس تقينا بخواي بالردكار همو باسكاني ترى وخندقة خواي يقول رسول أحزاب باسكا وبلغت القلوب الحناجر وتظنون بالله الظنون درس توقيني أو اندزور فقيري وهجاري وطابوري بينجم ومنافقة كانوا يهودي مدينة خندق تشراوا يعني محاولة كان ببرنو بسر خندق كش اوان هاتون 10,000 كز محاصرة امانيان داوا دنيا ساردة شو تهريكا سرماي ها اوان برينو نبرينو روجينيو دو روجينيو لم هلع وترسابة برسيتي همو انسان لم حادثة هستي بيكا بەڵام کاتێک هەستی پێکەی کە تۆ لە مەیدانەکەیایی یعنی کابراایك لە ماڵێکی ڕاقی دانیشتۆ لەبەر سپلێت و ئیسراحەت و بە بیجامۆ دانیشتۆ ناوەشکاڵ میوەی لەبەر دەمایە و باسی غەزوەی خەندەقەکە و یا باسی ئەنفالەکە و یا باسی ئەو کاتانە بەلەغەتی القلوب الحەناجر یعنی چیە زانێ وەڵاوە زانێ دەنکە مێوژێ لە قورجی گیراوە وبەلەغەتی القلوب الحەناجر یعنی لە تۆقینە ڕوحدان خەریک بوو دەرچێ هەمووتان کابرا چۆن هەست بەمە ئەکا ئەو کەسە هەست بەمە ئەکا کە پێشمەرگەیەکی مسلمانە لە ناو جەبهەکەیە قەسفی تیارەی لەسەر کە ئەم ناتوانێ مقاومەی بکە خۆمە کلاشینکۆ بە کلاشینکۆفێک نییە ساڕوخە تاڕوو هەرچی شتێکە بۆی دێ تۆپی پێوانرێ ئەم ئەلێرە هەست بەمە ئەکا محاضرەیەک بەشدار بووین دانیشتبووین جۆمان لە محاضرەیەکی شێخ محەممەد یاسر گرتبوو کە نائیبی شێخ سەیاف بوو لە ئەفغانستان محاضرەیەکی دا لە پاکستان و باسیە کرد باسی سوورەتی ئەنفالیە کرد باسی ئەوەی کردوتی من ئەم سوورەتم چەند جار خوێند و خوێندەوە و لە مەدینە بووین و ئەوانە بەڵام من کاتێک هەستم بەمە کرد کە چوومە جەبهەکە لە جەبهەکە بە واقعەکە تۆ ئەیبینی حاڵەت و شێواز و چۆنێتی و ناحی نەفسیەکانە بینی لەوێ هەست پێ ئەەکەی کە إذ يغشيكم النعاس أمنة منه إذ يغشيكم النعاس أمنة منه لوي هست بيكي كخواي پروردگار فرمي لناو جبهك خواي قوربا ونوزك داي بوشين يصل علمي عسكرية ضرورية جندي توزك بخوي لجبهك بس خوي ليك بي لبرانبر أقول لطوبي كان دروس كردوا طوبك كدي صوتية بوي كز نخوي دور روش سير رجوع لبرانبركا كان نجاو جميع كنسر إخوائي قرباسي أم نعاساك إذ يغشيكم النعاس أمنة منه داي بوشين سرطان سوق بيخمبون تو هلس نوبو شرك أما شون كابرايك هستي بيكا تخوابا بجامعك ودانشتو قصي زلزلك لسليماني وهولير هروها تشيروكا كانيتر باسي حديبية باسي ادعاهي كشتني سيدنا عثمان باسي حادثي إفكو نعوذ بالله خيانتك يا قسيك برامبر عائشة كرا ورزاي خوالي يا هر حالتي تشتري لو بابتانا كهستي بيك